لە کوێستانەکان بەرەو گەرمیان دەگەڕێنەوە. لێرەش سەرقاڵی کۆکردنەوەی هەمەجۆری بەروبوومی خۆماڵین بۆ وەرزی زستان. ئەم گەنجە پیشانمان ئەدات شێواز و چۆنیەتی هەڵگرتنی کوندر یانی شکولەکە بۆ وەرزی زستان. لە پاییزان شکۆکەینەوە کاتێکەوە زەرد و جوان و گەورە ئەبن. ئێستاش بە خۆشحاڵی ئەوە کۆن کردینەوە. شێوازی هەڵگرتنەکەشی بە دڵنیایی و دەبی لە شوێنێکی مامناوەند بی، ناوەندە سار بی، ناوەندە گەرم بی، لە شوێنێک بیکەوە تەڕە شوعی و تەڕاتی و ئەو شتانەی مەسەل لێ دوور بێتن. خۆراگریشە. بەشێک لە گوندنشینانی برادۆست گوند و دێهاتەکانیان بەهۆی سەختی وەرزی زستان لەم وەرزەدا جێدەهێڵن. وڵی زستانان لێرە سەرکەشەواشی ساردی هەیە و زیاتری خەڵکەکەش لە پاییزان دەچێتەوە شار. هەروەها ئەوەی لێرەشە بە ئاژەڵداری خەریکە و شەوچەرەی وەرزی زستان لە برادۆست هەمەجۆری بەروبوومی خۆماڵیە کە ئێستا تەواوی گوندنشینان ئامادەیان کردووە. وڵات حەسەن، کوردسات نیوز، برادۆست.